بێئومێد بوون تەواو هەموو هیوایەکیە بچڕە لێ تازەتەوە خوای گەورە لە هیچ تاوانێکم خۆش نابێ. هەندێک جار من هەندێک کەس تەلەفۆنی بۆم کردووە وەڵڵی مامۆستا من تازە بێ خۆم بکوژم بۆ کاکە خۆ دەکوژی وەڵڵاهی فڵان تاوانم کردووە بەخوا تازە خوای گەورە لێم خۆش نابێ. کاکە وا نییە ئەوە دەستی شەیطانە استیدراج دەکا بەرەو تاوانی گەورەتر یعنی بۆ لە تۆ وایە ئەگەر خۆت کوشت ئیتر تەواو یعنی ئەم جەژنێ یەکێ لەو گەنجانی کە ئیناسم یعنی ئەخباریم پرسیت وەڵڵی تەواو یعنی بەڕاستی بێتاقەت بوومە هیچ چارێکم نەما مەگەر خۆکوشتن نەبێ وتم یعنی لە خۆکوشتن تاوی ئیسراحەتێکی دوای ئەوە وتی هەر وەڵای ئیسراحەتەکەم وتم نەکبەت لە دوای خۆکوشتنەکە سزاکە دێ تۆ ئەم دنیای خەم و خەفەتەکەی ئەجر و پاداشتا ئەگەر سەبری لەسەر بگری بەڵام ئەگەر خۆت کوشت ئەسڵەن هەندێ زانایان قاتلی نەفس بە کافر ئەزانن چونکە ئەفەرمێ خۆی نائەکوشت ئەگەر بە حەڵاڵی نەزانیە و حەڵالکردنی یەکێ لە کەبیرەکان تۆ لە دینی محەممەد دەرەسیتە دەرەوە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ پەروەردگار ئەو کەسانی کە خۆیان ئەکوژن لە ساحەی مەحشەر بەو شتەی کە خۆی کوشتووە خۆی پێ عەزاب بدە تاکو حیسابەکەی تێ دوای فەڕێ دەرە ناو ئاگری جەهەنەمەوە. یعنی ئومێد بوون بێئومێد بوون پەنا بەخوای گەورە بۆیە ئەبێ بێئومێد نەبی بە هیچ شێوەیە هەموو کاتێ ئومێدت هەبێ هیوات هەبێ بێتاقەت مەبە. یعنی یەکێ لەو شێخە بەڕێزانە کە هەمووتان ئەیناسن یاسر دۆسەری ئیمامی حەڕەمی مەکی خوای گەورە تەمەنی درێژکا و شێخە بەڕێزە مامۆستاکەی شێخ عەبدوڵڵا البزی خوای گەورە تەمەنی درێژکا و بیپارێزێشتا ماوە خەڵکی مەکەیە. یاسر دۆسەری فەرمێ مراجعەم هەبوو کاتی کە تەڵەبە بووم کاتی کە حفظی قورئان مەکرد وتی مراجعە مەکرد گەنجی هاتە ژوورەوە وەڵڵاهی هەموو نیشانی بێئومێدێ بە دەموچاویەوە هەبوو تەواو ڕوخاب و لە حافەی من مردنا بوو. وتی هاتە ژوورە وتی یا شێخ وەڵڵاهی زۆر حاڵم خراپە هەنێ بخوێنە سەرمایە. وتی منش پێ مامۆستا خوای گەورە بیپارێزێ پێی فەرموو باشە بەبان چاوم بەڵام ئەم تەلەبە مراجعەی هەیە حفظی هەیە با حفظەکەی تەواو کاسە تێمە خوێنمە سەرتایە بڕۆ دەستنوێژێ بگرە و بڕۆ پێش مزگەوتەکە واتە بۆ پێشەوە بۆ لای قیبلە دوو ڕەکعات نوێژ بکە و بۆ خۆت مەشغوڵ قورئان خوێندن بە هەتاکو ئێمە تەواو بین. ئەفەرمێ وا گوێمان لێتی ئەخوێنێ مامۆستا لە دەست قەست بە ئەن قەست من تاخیرەکە ئەی خوێنم مراجعەی کەرەوە ئەو ئاەتە مراجعە کەرەوە. ئەفەرمێ نیو سەعات زیاترمان پێچوو هەتاکو تەواو بوومان من ئەزانم لە دەست قەست وایە کرد. وتی هەتاکو تەواو بوو وتی قورئانەکەمان داخست و بانجێکی لەو گەنجە کرد. وتی وەڵڵاهی کاتی هاتە پێشەوە ئەو دەموچاوی یەکەم نەبوو کە هات بەقەد ئەرز و ئاسمان فەرقی کردبوو دەرەوشاو بوو ئەو چاوە سوورانی کە سوور بوو گەڕا بۆ ڕەنجی خۆی ئەو ڕەنگەی کە تایە مۆرە ببوو نەمابوو ئەو لەرزین و دڵە ڕاوچەیی تیا نەمابوو. ئەویشە فەرمێ مامۆستای وت خۆی زانی وایە بەڵام لە عینەن بەعەن قەسوتی دان شەباب خێرمە سەوتی نا یا شێخ ئەوەی بۆی هاتبوو من تەواو تیام نەما ئەوەی کە بۆی هاتم بۆی تۆ بخوێنیتە سەرما ئەو دڵە ڕاوچەیە و ئەو دڵ سەغڵەت بوونەوە ئەو بێتاقەتیە ئەو بێئومێد و هیوایە هەر هەمووی ڕۆی هەر دەستم کردە خوێندنی قورئانەکە ئێواش لە تەوقی سەرمەوە سارد و بتان وچی پەنجەی پام هەمووی ڕۆی یا شێخ جەزاکە الله خەیرەن بەخوا پێویستم پێی نییە.